بە هاتنی مانگی ڕەمەزان هەندێک لە کرێکارانی ڕۆژهەڵاتی کوردستان دەگەڕێنەوە بۆ شارەکانیان. مانگی ڕەمەزان لەوێ بەسەردەبن، ئەویش بەهۆی لەدەستدانی کارەکانیان و کەمی کار لە باشووری کوردستاندا، چونکە هەندێک لەو کرێکارانە دەڵێن لە هەفتەیەکدا تەنیا 2 ڕۆژ کارمان دەست دەکەوێت. بەخاتریان مانگی ڕەمەزانەوە هەموو شوێنێ نەک فقط کوردستانی عێراق، کوردستانی لای خۆشمان ڕۆژهەڵاتی ئیش بە کورتی هەیە. ئێتر ئێمەش بەخاترەوە مەجبورین چینەوە بۆ ناو خانەوادەی خۆمان. مانگ ڕەمەزان ئیش کزە و ئێمە ئەگەری نەبوو ماڵ ناو عایلەی خۆمانەوە توا و جەژن لە ماڵ خۆمان نابین. ئیش لێرە نییە و مانگ ڕەمەزان کەس ئیش ناگا و ئەگەر خوا دەوامان پێبا ئێمە ڕووینەوە بۆ ئێران. هەندێک لەو کرێکارانە ئاگەرچی ڕۆژەکانی گەڕانەوەیان بۆ نێو ماڵ و منداڵەکانیان دەژمێرن، بەڵام بەهۆی بێپارەییانەوە ناتوانن بگەڕێنەوە لە بۆنەکانیشدا، چونکە ئەو پارەی لێرە دەستیان دەکەوێت دەینێرنەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان و وەک خۆیان دەڵێن ناتوانن ئەو هەموو هاتوچۆیە بکەن. قەت ناگەڕێمەوە چۆن مەسەڵەن بڕۆمەوێ پارەمەوێ جێژنی بێپارە مەسەڵەن ئەرزشی نییە، بەکاری ئێمە نایە، ئەو مشکلەکەمانەوەیە. ئەبێ ئەوە پارەمان بێ هەر ڕۆژ پارەت بێ هەر ڕۆژێ جێژ نەبووتە، بەڵام پارەشی نەبێ جێژنیشی. ساڵانە زیاتر لە 6,000 کرێکاری ڕۆژهەڵاتی کوردستان بە مەبەستی کارکردن دێنە باشووری کوردستان، ئەویش بەهۆی دابەزینی ئاستی ئابووری ئێرانەوەیە. بە شێوەیەک نزیکەی 15 ملیۆن کەس لە وڵاتەدا لە ژێر هێڵی هەژاریەوە ژیان دەگوزارێنن. ڕەنگە گەڕانەوەی کرێکارانی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ شارەکانی خۆیان بەو پەڕی دڵخۆشی نەبێت، چونکە ئەو قەیرانە دارایی ئێرشی گرتوتەوە ناچاریان دەکات بە گیرفانێکی خاڵیەوە بگەڕێنەوە نێو ماڵ و منداڵەکانیان. چۆمان مەحموود، ڕوودا و